کە مزگەوتی ئەحماوا کرا دوای پاش ماوەکەیان فڕەیە شەخەڵ و بەردوو ئەوانە لەم عەرزەی منە ڕۆیان کرد جام عەرزەی منیش ئەمە هەمووی شاخە منیش ڤیدیۆکەیەکم بۆ بەردەکان زۆر جوان بوون کە جوان بوون وردە خەریک بووم ئەم گوندەم چۆن دروست کردم گوندە لە شەسەکان و لە حەفتاکان گوندی ئەحمەداوە ئاوا بوو جا منیش کە دەستم پێ کرد خانووەکانم کرد وڵاتی ڤیدیۆکەیەکم بۆ هات لەو سەردەما چی بۆ من بۆم کردووە ئێستا ئەوە بانگردیان هەیە ئەوە پەیژە هەیە ئەوە نازانم مزگەوتی تایە ئەوە لە خوارەوە گەوڕی تایە ئەمە وەکو ئەمانە کە بڵێ وەختی خۆی مەتەقەی هەورامان و شارە زووریش هەموو گوندی ئاغایەکی یان شێخێکی بووە جا گوندی ئەحمەداوا شێخ ئەمینیش نەقشبەندی بووە کوڕی شێخ عوسمانی بیارە ئەمە خانووی بەقرا خانووی ئەوە جا ئەمە لەسەرەوە خانووی خۆیەوە ئەمە لە خوارەوە هی حرس و ئەوانە بووە لە ژێریشەوە هی ئەسپ و وڵاخ و ئەوانە بووە ئەمە بەناوی شێخ ئەمین کراوە خانووی ئەوە ئەم سێ قاتەگی ئەوسا کەس دوو قاتی نەبوو خەڵک فەقیر بووە هۆدەیە دوو هۆدەی بوو تەواو وەڵام من خانووەکانی من تقریبا ڕوا بۆ 42 خانوو هەر لەو سەرەوە بۆ ئەو سەر جا لە ئەخیریشەوە خانووم کردووە وەکو شارە زوور ئەوسا شارە زوور هەبوو بە بلۆکی قوڕیان کرد خۆم بلۆکەکەم دروست کردە و یەک دوو هۆدەم کردووە لە سەر شارە زوور تقریبا 42 خانوو ئەبێت زیادی کردو ئێستا ڕوا ئەحمەداواسە خۆی ئەڕوا بۆ 200 قسوور ماڵ زۆرە ڕێژەکەی زۆرە ئێستا وڵاتی تەبعا منە گەندەی بینمەوە گەر شارەزاییم نەبێت چۆن ئەوانەکەم ئەبێت چکای خۆی هەورامان خاتن بەبەر دەکرێ ئەمیش بەبەر کراوە پەنجەرەکانیشی وەختی خۆی هەر دار بووە بێ بەدار بیکەین داری تو بۆ داری ئاوا گوێز و هەمووی دار کردو ئاسنم تێ نەکردووە مەگەر ئەم شتانە نەبێ ئەویش هە بۆ ئەم گولە هاوانوشتانە ئەڵێ با هەر ببێ بۆ زەمان ئەمە کە وەختی خۆی ئەو جیلەی دوای ئێمەکەیەن ئێمە بەوانە قسم کراوین لەلانی ئێران و لەیان حکوومەتی بەعسەوە لە تەوێڵەت بەردم هێناوە چوار پێ وندێتی لەناو بە گونیە بە سیارە هێنامە لە سەرگەت هێنامە چوون بۆ لای هێڵان پێوە هێنامە ئێستا بەردێگەی لەو خوارەوە ها ئەڵێ هەیکەلە بەخوا و بەرگەم لە سەرگەت بە کۆڵ هێناوەتە سەر قیر لێرە بە کۆڵ هێناومەتە خوارەوە ئێستا هەیکەلێکەتر هەر جوانە ئەوەی هاوکاری بێ کەس نەیکردوم ئەوەش هەر تەنا ئێن بۆ سەیکی دەستخۆشیم لێکەن و تەواوتر ڕام خەفوور پێشەکی کابرایەکی دەستڕەنگین و بە سەلیقە و تاقەت خۆشە بەڕاستی ئەم شتانە لەگەڵ سەلیقە و تاقەت ئاکرێت دوو پێشکەوتن و شارستانیەتی هەر گەلێک پەیوەندی بە کەلتور و فەرهەنگی گەلەکەەوە هەیە هەر گەلێک بتوانێت زیاتر کەلتور و فەرهەنگی خۆی زیاتر بپارێزێت زیاتر ئاسی پێشکەوتن و مێهێشتنەوەی مێژووی ئەپارێزێت ئێمەش وەکو میلەتی کورد خاوەنی زۆر شتی جوانین زۆر کەلتور و فەرهەنگی نایابین شتی زۆر جوانمان هەیە لە بچووکترین شتی دەستیەوە بیگرە هەتاوەکو ئەگاتە شوێنی نیشتەجێبوون و شوێنی حەوانە و شوێنی ژیان و شوێنی ئەو جۆرەشتانن یەکێک لەو کارە جوانانەی کوردەواری لادەکانی کوردستان بوو بەڕاستی جێی داخە لە وێرانکردنی لادەکانی کوردستانە کە 1600 لادێ بە یەک جار کە ڕوخێنرا و لەو 1600 دێ ئەتوانم بڵێم 1600ەکان ئاوادان نەکراوەتەوە ئەمە بۆ خۆی شێواندنی نمانی بنەمای کەلتوری کوردی بوو سەرەتا کە حیزبی بەعس پێی کردین بەڵام بۆ دروستکردنەوە و نوێکردنەوەی ئەم کەلتورە جوانە بۆ ناساندنەوەی ئەو کەلتورە بۆ بەرهەمهێنانەوەی ئەو دیمەنە جوانانەی کوردەواری ئێمە ئەبێ هەوڵ بین ئەبێ هەوڵ بدرێت کە ئەم شتە بە دیکۆمنتی بکرێت ئەم خانووە ئەم لادێ جوانە کە ئێستا کراوە شتێکی دیکۆمنتیە کە کاخەفوور دروستی کردووە بەرجەسەی کردووە ئەمە بۆ خۆی شتێکی زۆر جوانە ئێستا ئەو لادیانش کەوتم 1600 لە 1600کەشیان کە ئاوادان کراوەتەوە ئەتوانم بڵێم بە شێوەی کەلتوری کۆن نییە هەر هەمووی بە شێوەیەکی مۆدرێنە ئاوادان کراوەتەوە ئەم ئیشەی کاخەفوور کوردیەتی پێناسەیەکی لادیەکانی کۆنی کوردەواریە یعنی هەساو ئەم پیاوە بە زین و کردنەوە و زین و ڕاگرتنەوەی لادێ قەدیمیەکانی کوردستان
یەکێک لەو لادەیانە مەسەلەن کە ئەحمەداوایە کاخەفور هەوڵی یاوە بە سەیلقەیەکی زۆر جوان بێژگە ئەوەی کەوا کۆمەڵێک کەرەسەی کۆنی هێناوە وەکو بانگردێن و وەکو بەردی تاشرا و وەکو شتی کۆن هێناوە لێرە وەکو مۆزەیەک پاراستوێتی ئەوەش بۆ خۆی شتێکی زۆر جوانە ئەمە سەیریکەی چەند دیمەنی لادەیەکی کوردەواری کۆنە ئەو نەژ مۆزەیەکی جوانە بینی ئەمە هەموو بەردە تاشراوانە ئەمە و بانگردێنانە ئەمە شتی جوان جوانێنەوە ئەمە بۆ خۆی ینی ئەوەندە کەلادەیە ئەوەندەش مۆزەیەکە ئەوەش مۆزەخانەیەکی خەدیمی لێرە ئەگە بیبینی یان تۆ دوو چێژی لێوەرەگری یەک چێژی لادەیەکی کۆن دوو چێژی مۆزەخانەیەکی لێبی